دوای چەند ڕۆژێک لە کێبڕکێ پاڵەوانێتی وڵاتانی عەرەبی بۆ تۆپی سەرمێز لە شاری سلێمانی و لە زانکۆی سلێمانی کۆتایی پێهات کە چەندین یاریزان و ڕاهێنەر و ناوبژیوانیش تیایدا بەشدار بوون و سلێمانیش بۆ جارێکی دیکە میوانداری ئەو پاڵەوانێتیە گەورەی کرد کە زیاد لە 12 وڵات تیایدا بەشدار بوون. لە نێو هۆڵەکانی سپۆرت سنتەر تایبەت بە زانکۆی سلێمانی کۆتایی هات بە یاریەکانی پاڵەوانێتی تۆپی سەرمێزی وڵاتانی عەرەبی. ئەنجامەکانی هەڵبژاردەی عێراقیش لە پاڵەوانێتی عەرەبی کە لە شاری سلێمانی بەڕێوەچوو بە شێوەی تیم و بە شێوەی تاک بۆ ئاستی کوڕان و بەکچان لە هەردوولایە ئەنجامیان هەبوو. بە شێوەی تیم لە ئاستی پێشکەوتوان پلەی دووەمیان بەدەستهێنا و لە کوڕانیش لە ئاستی لاوان پلەی سێیەم. بە شێوەی تیمی کچانیش لە ئاستی لاوان بوون بە خاوەنی پلەی سێیەم و پلەی سێیەم بە شێوەی تیم وەتە مەدالیای برۆنز. بە شێوەی جوتیش پێشکەوتوانی کوڕان پلەی سێیەم و مەدالیای برۆنز محەممەد زیاد و عومەر ئایات یاریان کرد. هەروەها جوتی لاوان بۆ کوڕان پلەی سێیەم و مەدالیای برۆنزیش محەممەد سەمر و ئەنوەر موئەید. بە یاری زەوجیە خودجووت لە تازە پێگەشتوان حەیدەر ئەحمەد و عەلی عەمار و هەروەها جوتی لاوانی کچانیش ئەساجا مەجید و ئەسماعەلی یاریان کرد و لە بێچۆشێرانی کوڕانیش هەر بە جووت دارین چاوان و عەبدولمەلیک قەهار ئەمانە پلەی سێیەم و مەدالیای برۆنزیان بەدەست هێنا. ئەنوار سعد و مریەم نینۆسیش لە جوتی بێچۆشێران بۆ کچان بە هەمان شێوە. بە شێوەیەکی تاکیش لە ئاستی 11 ساڵانی کوڕان ئەندیا کارزان بوو بە خاوەنی مەدالیای زی و پلەی دووەم.